بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەفدێکی چوارچێوەی هەماهەنگی بە سەرۆکاتی هادی عامری سەردانی هەرێمی کوردستانی کرد و لەگەڵ بەشێک لە لایەنە سیاسیەکان کۆبەوە لە شاری هەولێر لەگەڵ هەریەک لە سەرۆکی کۆمەڵی دادگەری و سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و سەرۆکی حکوومەت کۆبەوە دواتر هاتە سلێمانی و لەگەڵ بافڵ تاڵەبانی کۆبەوە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین ئامانجی سەردانەکەی هادی عامری بۆ هەرێمی کوردستان چییە و ئایا دەست پێشخەرەکەی هادی عامری چی لە خۆ دەگرێت و لایەنە کوردیەکان دەبێت چۆن مامەڵەی لەگەڵا بکەن و دوای ڕەتکردنەوەی داواکاری سەدریش بۆ هەڵوەشاردنەوەی پەرلەمان لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەریەوە سەدر داوای کردو کە خۆپیشاندانی میلیۆنی بەرەو پرسیای خۆپیشاندانی میلیۆنیش دەتوانێت چی بگۆڕێ و لایەنە کوردیەکانیش چۆن مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەدا بکەن کە ئێستا لە بەغدا هاتۆتە ئاراوە لەگەڵ بەڕێز دکتۆر دلاوەر عەلاءالدین سەرۆکی ئینستیتوتی مێری لە هەولێرەوە قسە لە سەرم پرسە دەکەین کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لە سەردانەکەی عامریەوە بە هەرێمی کوردستان دەست پێ بکەین پێتان وایە بۆچی لە هەرێمی کوردستانە یاخود بۆچی هاتۆتە هەرێمی کوردستان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانتان هادی عامری ئێمڕۆ ڕۆڵێکی گرنگ بۆ خۆیان دەجێڕێت لەوەی کە هەوڵ دەدا لە ناو ماڵی شیعەدا ئیتاریەکان چەقی ترکیزیان بکەوێتە سەر هەنگاوی ئایندە بەڵام پارسەنجی هێزەکان و دینامێتی یاریەکان زۆر قورس بوونە ئەو دۆزینەوەی ڕێگە چارەسەریەکان وا بە ئاسانی نایەتە بەردەم پێویستیان بە هەوڵ و پاڵپشتیەکی گشتگیری نیشتمانی هەیە بە تایبەتی هاوکاری هەموو هێزەکانی سونی و کوردی و ئەو جەشیعی لێرەش پێویستی بە تەواصلێک هەیە و کە لە ناو هێزە کوردیەکاندا با ئەوەندە پەیوەندی دروست بکەن و ڕایان کێشن بۆ هیچ نەبێ بۆ ئەو ناوەندە ڕێگایی کە هیچ لایەنێکی کوردی نەبێتە نەیار نەبێتە ڕێگر نەبێتە بربەست لە کاتێکدا کە خۆیان کێشیان لەگەر سەدرەکان هەیە لە ڕابردوودا نە ئیتاریەکان و نە سەدرەکان نەیانتوانی کەەوە هەردوو لای یان هەموو لایەنەکانی کوردی ڕابکێشن بۆ خۆیان و ئێستا زیاد لە کاتی تر پێویستیان بەوەیە کە زۆربەی ئەو هێزانەی گۆڕەپان بۆ خۆیان ڕابکێشن هەتاوەکو بەسەر ئەو بربەستە نوێیانە پاس بدەن جا لە سەردانی ئەو جارەیان ڕەنگە زیاتر سەردانێکی ودیبی دروستکردنی علاقەبی بۆ خۆ ئامادەکردن بێ بۆ جەولەکانی داهاتوو لەو کاتێک کە پێویستیان بە بڕیار دەبێت بەس لە ئێستادا لەوە ناچێت کە لەو سەردانانەدا چاوەڕوانی بڕیاری گەورە و یەکلاکەرەوە بێت تەنها نوێکردنەوەی پردی پەیوەندی و دۆستایەتیان بێت باشە بەس دکتۆر باز لە دەستپێشخەرێکی هادی عامری دەکرێت دیارە ناوەڕۆکی دەستپێشخەرەکەی چییە باز لەو دەکرێت کە ئایا کۆکردنەوەی هەموو لایەنەکانە لەسەر یەک مێز لایەنە سیاسەکانی عێراق و هەرێم و ئایا ئەم ئامانجە بۆ ئەوەیە کە هەڵبژاردننی پێشوەختە بەرەوە بچێت یاخود بۆ پێکێنانی حکوومەتە کامیانە ئەو دەستپێشخەری کە ئەمڕۆ باسی لێوە دەکرێت خۆی نازانین ئایا بەجددی دەست پێشکەریەکی دیاریکرا و بەوازەحی لە بەردەستدا یان نا کلیلی چارەسەری ئەو ئەزمە گەورەی بەغدا لە دەستی هیچ کامێک نییە کە بە تایبەتی کە بەڕێز عامری خۆی تەرەفە لایەنێکی ئەو سراعەیە بەڵام ئەو شەخصە مەقبولیەتێکی باشی هەیە لەلایەن هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن لە عەمەلەی سیاسی لەگەڵیشیاندا سەدرەکان بۆ خۆشی ناوبەناو ناوی دەهێنرێ بەوەی کاندیدێکی بەقووەت بێ بەوەی کە خۆی تەکلیف بکرێت لە دروستکردنی حکوومەت جا لە مەسلحەتی خۆشی و حەزبەکەشی و ئەو جا ئیتاریەکاندایە کە ئەو جەولانە بکات بەڵام کە باس لە دەست پێشکەری دەکرێت مەساحەی دەست پێشکەریکردن یان ڕێچکەی ڕێگا چارە بۆ زاڵبوون بەسەر بربەست زۆر زەحمەت بووە هیچ دەست پێشکەریەک لە ئێستادا نییە کە سەدرەکان دڵنیا بکاتەوە و بیانێنێتە سەر مێزی گفتوگۆ و هیچ مبادرەیەکی تریش لە ئارادا نییە کە هەموو کورد و هەموو سنە و هەموو شیعە کۆ بکاتەوە
جارێ لە مەرحەلەی ئەفکاردانە بە دووریشی مەزانن کە مەسەلەی گفتوگۆکردن بۆ پێکهێنانی حکومت بەشێک بی لە دەستپێشکەریەکان بەشێکبی لە بڵێن ئامادەسازی بۆ دەستپێشکەری جا ئیتاریەکان ئێستا تەرکیزیان چۆتە سەرەوەی کە هەر چۆنێک بێ دەبێ پەرلەمان تەفعیل بکرێتەوە ئەو حکوومەتەی ئێستا بگۆڕدرێ و جەلسەی پەرلەمان ئەنجام بدرێ و لە ناویشیدا زۆر بابەت یەکلا بکرێتەوە ئەو جا بابەتی سەرۆک کۆمار و پێشکەنانی حکوومەت بێ بابەتی گفتگۆکردن لەسەر هەڵبژاردنێکی تر بێ و حەلی پەرلەمان بە هەرچی بێ دەبێت لە ژێر قوبەی ئەو پەرلەمانە بێ بەڵام بۆ دانیشتن بۆ ئەوەی کە جەلسەی یەکەمی پەرلەمان ساز بدرێ پێویستیان بە پاڵپشتی هەموو لایەنەکانی کوردی و سنی و شیعی هەیە کە ئێستا بەرچاوی کەسیان ڕوون نییە لەوەی ئایا دانیشتن دەکرێیان نا و ئەگەر کرا ئایا بەشدار دەبنیان نا و یاریکەرەکانی دیوی کوردی کە ئێمڕۆ هاتووە بیان بینێ زۆر گرنگ دەبن لەوەی ئایا پاڵپشتی دەکەن لەو مبادرێ و بچنە ناو هۆڵی پەرلەمانیان نا چونکە بەبێ بەشداریەکی بە قووەتی لایەنە کوردیەکان هەموو جەلسەیەکی پەرلەمان ڕەنگە شکست بێنێ بە تایبەتی کە مەترسی تێکدان هەیە لە دیوی سەدرریەکانەوە وە گەڕەنتیش نییە کە سونە و کورد خۆیان یەکلا کردبێتەوە لەوەی بستنە ناو پەرلەمان چونکە بشتن نازانن بۆچی دەچن بڕیاری پێشوەختیان نییە ئایا بۆ چارەسەرێک دەچن یان بەس بۆ ئەوەیە کە سەدرریەکان سەر نەکەون لە هەوڵەکانیان باشە بەس دکتۆرەوەی کە بەڕێزت باست کرد عامری خۆی ئەو خواستەی هەیە ببێ بە کاندیدی سەرۆک وەزیران ئەی کاندیدەکەی پێشووتر محەممەد شیع سوودانی تازە کۆتایی پێهات و ئایا ئێستا ڕێگرینیە لەوەی کە ئەو پۆستە وەربگرێت چکە پێشتر بازەوە کە ئەمریکیەکان زۆر دڵخوازیەوە نین کە عامری ئەو پۆستە وەربگرێت چەند ڕەنگە سەدر جۆرێک لە نەرمی هەبێت خۆی هیچ کاتێک هیچ ڕێگرێک نەبووە لەوەی شخصێک خۆی بە مناسب بزانێ بەوەی بێتە سەرۆک وەزیران ئیتاریەکان لە دوای گفتوگۆیەکی تند و ناخۆشی یەک مانگ درێژخایەن گەیشتنە ئەوەی کە محەممەد شیع سوودانی دەستنیشان بکرێ بە کاندیدی هەمویان بەڵام ئەیگەر هاتوو پێویستی کرد بۆی بیگۆڕن بۆ خاتری ئەوەی سەدرریەکان و کورد و سنە بێنە سەرخەت ئەوە ئامادەن بیگۆڕن ئەجینا ئێستا مەوزوعی گۆڕینی محەممەد شیع سوودانی لە ئارادا نییە پێشتریش هادی العامری کە ناوی دەهات بۆی ببێتە سەرۆک وەزیران لە بەرامبەر کاندیدکردنی نووری مالکی بوو و خۆشی زوو ئەعلانی کردکە و مەبەستی نییە و پۆستە وەربگرێ بەڵام دەم نادەم خەڵکی تر خۆی یان لایەنی تر دێن ناو دێنە پێش ئەو ئومێدانە نوێ دەکەنەوە جا بۆ ئێستا زۆر زووە بۆ خودی هادی عامری بڵێ من کاندیدم و زۆر زووە بۆ خەڵکیش بڵێن محەممەد شیع سوودانی وەلا دەندرێیان نا بەڵام هەموو ئەگەرێک لە هەموو کاتێکدا کراوەیە چونکە ئێستا بەڕاستی مەسلەی تێپەڕاندنی هیچ ناوێک لە ئارەدا نییە چونکە یەکەمین بربەستی هەرە گەورە ئەوەیە پەرلەمان توانای دانیشتنی نییە و بەبێی دانیشتنی پەرلەمانیش هیچ چارەسەریەک نایەتە سەر مێز باشە بەس دکتۆر ئەگەر خواستێک هەبێ بۆ کۆبنەوەی پەرلەمان کە ئێستا سەدرریەکان دەستیان بەسەر پەرلەماندا گرتووە پێ وایە هەر لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەبێ یاخود هەوڵ هەیە ئەگەر سەر بگرێت لە هەرێم لە هەولێر بێ لە سلێمانی بێ کۆبنەوەی پەرلەمانی عێراق بکرێت سەدرریەکان دەستیان بەسەر باڵەخانەی پەرلەمان داگرتووە لە دەرەنجامیشدا دەوامیان لەوێ ڕاگرتووە و ڕێگەی دانیشتن و جەلسەکانیان گرتووە بەڵام سەدرریەکان دەستیان بەسەر موئەسسەسەکەدا نەگرتووە چونکە موئەسسەکە شتێکی ترە و ئیداریە و خەڵکە و ستافە هەموو وەختێک دەتوانن لە شوێنێکی تر دابنیشن و شەرعیەتی جەلسە و بڕیاریشان هەبێ بۆیە ئیتاریەکان ئێستا لەو بیرۆکەیەدان کە سەبریان گرت لەگەر سەدرریەکان و ڕەنگە تریش سەبر بگرن بەڵام سنوورێک هەیە بۆ سەبرەکانیان بەو زوانە دەبێ
لە شوێنی تر دابنیشن شوێنی بەدیلیش زۆرە ئەگەر نیەت و ئیرادە هەبێ هەر خودی بەغدا لەوێ دەتوانن کۆبنەوە بکەن باس لە جامعەی بەغدا دەکرێت باس لە هەر هۆڵێک دەکرێت کە جێگەیان بێتەوە خۆ ئەگەر لەبەر ئەمنیەتیش پێویستی کرد بستنە شوێنێکی ترەوە دیسان شوێنی زۆریان لەبەردەستە. بەڵێ پێ دوایە ئەو شوێنە هەرێمی کوردستان بێت ئەوە هەڵبژێرن؟ جارە زەحمەتە بەڵام هەرێمی کوردستانیش یەکێکە لە بژاردەکان یعنی بۆنە کە مەسلەی ئەنجامدانی دانیشتنێکی پەرلەمان هەر ئەوەندەی پێویست دەکا هۆڵێک دۆزیە و دابنیشی و بەڵام لەو گرنگتر ئەوەیە ئایا سەرۆکایەتی پەرلەمان داوای ئەو جەلسەیە دەکایان نا و ئایا بۆیان دەکرێت ئەندا پەرلەمانەکان خۆیان لە خۆیان تەئمین ببن بچنە دانیشتن و ئەگەر چوشن پێشوەختە بزانن ئەجندا چییە و بەرەو کوێ دەچێ و جەلسەیە ئەوانەش تا ئێستا تاوتوێ نەکراون لەگەڵ خەڵکی معنی بەو دەرەجەی کە بڕیاری لەسەر درابێ. بەڵێ ئەی سەرۆکی پەرلەمان ڕۆڵی چیە کە بۆ ماوەیەکی بڵێن نادیار دانیشتەکانی پەرلەمانی هەڵگرتووە ئەو پێی خۆشەوە دۆخی پەرلەمان بەم شێوەیە لەبەر هیچ بەرژەوەندێکی لەوەدا هەیە محەممەد حەلبوسی؟ داتوانی هەڵوێستی حەلبوسی ببەستیەوە بە بەرژەوەندی هەڵوێستی شەرمنانەی هەموو سەرکردە ئیداریەکانی عێراق لە نەتیجەی ئەوەیە کە هەژمونی جولاندنی خەڵک و جەماوەر و هێز و شەلەتپێهێنانی سیستەم ئەوەندە گەورەیە کە دەوڵەتی عێراقی ئەوەندە لاوازە بەرامبەری کە توانای بەرەنگاری نییە دەنا ئەگەر لە وڵاتێکی تر باە ئەمە بە تاوان حساب بوو و بۆ سەرۆکی پەرلەمان جێگەی شەرمەزاری دەبوو کە ڕێگە بدا پەرلەمان داگیر بکرێ و خۆشی جەلسەکان هەڵپەسێرێ بۆیە ئەو پێی خۆش نییە شتە قەوماوە و بە زۆر بڵین قورسیشە لەسەر ئەو و لەسەر سمعەتی کە ڕێگەی کە جەلسەکانی هەڵپەساردووە بۆیە بەڕێی ئەو بێ مەفروزە بە زووترین کات پەرلەمان دەست بەکاری خۆی بکاتەوە بەڵام ئەویش تەرەفە لە هەموو ئەو ململانەیانە پێشتر بەشێک بوو لە هاوپەیمانی ئەو سێقۆڵیەی کە لەگەر سەدر بوو و تا ئێستاش ئیتاریەکان شتێکی وایان پێشکەش حەلبوسی و سونەکان نەکردووە ڕایان کێشن بۆ خۆیان بۆیە تا ئێستا نەیدیوە لە بەرژەوەندی خۆی بی پەلە لە مەوزوع بکە و ئەگەر هات و دڵنیا نەکرێ و دەستکەوتی نەبێ و یان لە بەڵێنی باشی پێ نەدرێ ڕەنگە هەتا پێی بکرێت دوای بخە بەڵام دواتر ئەگەر بەرچاوی ڕوون بوو مەجبورەکەوە جەلسەی یەکەم ئەنجامدا لە هەر شوێنێکی و عێراق بێ بۆیە مەسەلەی بەرژەوەندی خۆی و حزبەکەی و پێکهاتەکەی بەڵێ بەشێکە لە معادلە بەڵام وەکو پۆستەکەشی ئەمە شتێکی زۆر گران وەستاوە لەسەری. بەڵێ بەس بۆچوونی خۆت دکتۆر لەبارە و وێنانەی پەرلەمان کە لە سیمانگەوە ئەو چواردە ڕۆژە پەرلەمان دەستی بەسەرداگیراوە یعنی ئەو وێنانەی کە دەیبینی ئاسایی ئەو نانخواردنەی بەردەم پەرلەمان ئەوەی کە پێش لە هۆڵی پەرلەمان بوو خواردنی ماسی و خواردنی گۆشتی وشتر و مانگا و ئەوانە لە بەردەم پەرلەمانە؟ خۆی ئەو مەزاهرە بەشێک بۆ لە دەکرێ بڵێن ناشرینکردنی سیستەم لە وەختێک کە سەدریەکان بڕیاریاندا تەواوی ڕژێمی حکومڕانی عێراق ڕەفزکەن دەستوریان وەلانە داوای نووسینەوەی دەستوریان کرد ئەو پەرلەمانیان بەهی خۆیان و خەڵک نەزانی و ویستیان لە پەشتاوی خەڵکیش بیشکێنن داگیریان کرد و ئەو شتانەی کە کردیان جا بەو وەسفانەی جەنابەت تازە کردت لەگەر ئەو مەزاهیرانەی تری لە ناو هۆڵی پەرلەمان دیتمان و هەتا ئێستاشی لەگەربی هەمووی بەشێک بووە لە ناشرینکردنی ئەو موسسەیەی کە قودسیەتێکی هەیە لە سیستەمی دموکراسیدا و ئەو موسسەیەی کە جێگەی بڕیارە بەڵام ئەو شتێکی وایان کرد سەدریەکان کە لە پێشچاوی خەڵکیش بچوکی بکەنەوە و پەیامەکانی خۆیان لەو چوارچێوەدا بگەێنن و ئەو پەرلەمانەش بەهی خۆیان نازانن بە عادیلانەی نازانن و بە بەشێکی نازانن لە چارەسەر بۆیە قەزیەکە ئەوە نییە کە ئایا کردیانە شوێنی چێشتخانە یان نا
مەوزوعەکە ئەوەیە ئەو شوێنیان کە داخست دەبێت داوای ئەوانەوەیە بە مەرجی ئەوان بکرێتەوە و ئەگەر ئەوانش هەیبەت و قوچێتی بۆ نەگەڕێنەوە ئەوە نیەتی ئەوە لە منزوری ئەوان. بەڵێ تۆ پێ دووە پەرلەمان شکا بەو لەو کاتێک لەوێ نەچێ بەڵێ پەرلەمان شکاوە پەرلەمانی عێراق بەڵێ فەرموو بەڵێ قوربان ئەگەر سەیری باری ئەو ڕووداوانە بکەی ئەگەر تعریفێک بکەی بۆی کە بڵێ عێراق پێکاتووە لە چی یان ڕژێمی حکومڕانی عێراقی بریتە لە چی بریتە لە چەند کۆڵەگەیەکی زۆر مهم کە دەبنە سەرچاوە و ئیلهام بۆ قانون و جێبەجێکردنی یاسا و بۆ ئیدارەدانی وڵات. یەکەمیان دەستورە دوای ئەو دامەزراوەکانی حکومڕانیە کە دەکا پەرلەمان و حکومەت و قەزا ئەوان لە یەکەم ڕۆژەوە دەستوریان وەلانە بڕیاریان دەکا و دەستورە شایستەی ئەوە نییە کەوان پەیڕەویشی بکەن پێشێلیش کراوە و ئەو جا پەرلەمانیان داگیر کرد و بەو شێوەی کە تازە باسمان کرد و لاوازی حکومەتیان بەدەرخست کەوا توانای ئەوە نییە ڕێ بگرێ لە پێشێلکردنی یاسا و پێشێلکردنی دەستور ئەو حکومەتە توانای ئەوەی نەبووە کە بەرگری لە خۆشی بکە لە بەرامبەر هێزە ناحکومیەکان ویستیشیان کەوا هێرشێک ببەنە سەر دامەزراوەی دادوەری و لەو ڕۆژەشەوە ڕخنەی لێ دەگرن بەو مانایی کە بە سیاسی کراوە شایستەی ئەو ناو ڕۆڵە نیە عادیلانە نیە و توانای نەبووە ڕۆلی خۆی بینێ کەواتە ئەگەر سیر بکەی هەموو کۆڵەگە ئەساسیەکانی سیستمی حکومڕانی و ڕژێمی حکومڕانی عێراقیان بچووک کردەوە لە پێشچاوی خەڵک بێڕێزیان بەرامبەرکردن وایە لێکردن کە بڵێن ئێمە داواکاری خەڵک دەگەین و ئێمە بەرگری لە داواکاری خەڵک دەکەین بەڵام ئەو ڕژێمە نییە یان ئەو حکومەتە یان ئەو پەرلەمانە ئەو شوێنە نین کە بەرەوپیری داواکاری خەڵک بچن و ئەو مافانە بەرجەستە بکەنیان دابین بکەن بۆ خەڵک جا بۆیە وەڵامی پرسیارەکەدەوەیە هەموو سیستمی حکومڕانیان ناشرین کرد بە تایبەتی دامەزراوە گەورەکانی حکومڕانی کە کۆڵەگەی سەرچین باشە بەس دکتۆر دیارە ئێستا سەدر پێشتر ئەو خۆپیشاندانەی کە لە ناوچەی سەوسە بوو ناوی شۆڕژوە وەکو قۆناغ یەکەمی ئازادکردنی ناوچەی سەوزیش بە دیاریکراوی دیارە خەونی سەدر چییە دەیەوێت چی بکاوە ئایا ئەو خەونی کە سەدر هەیەی لەگەڵ بەرژەوەندەکانی کورد دێتەوە؟ ئێمە بە هەر بەدەی بە تەسەور بڵین خەونەکانی چین بەڵام دەبێت چاودێری ڕەفتار و بڕیارەکانیشی بکەین بێگومان خەڵکانێک هەنا نزیک لە خۆی و لە ناو ماڵی شیعە کە چاودێری ڕەفتار و بڕیارەکانینە لە زووەوە بۆیان دەرکەوتووە کە تمۆحی ئەو سیاسەتمەدارە لە چوارچێوە سیاسی و ئاینیەکەی دەرچووە و بەڵکو حەزدەکا ببێتە پێشڕەوی بێڕکابەر لەو عێراقە و خەونەك هەرە گەورەکەی ئەوە بوو کە لە ڕێگەی پەرلەمانەوە بتوانی زۆرینەیەکی ڕەها بەدەستبێنێ و لە ڕێگەی جیهازی جێبەجێکار واتە حکومەت و گرتنەبەری بڵین تەواوی دامەزراوەکانی حکومڕانی و بەکارهێنانی زۆرینەی پەرلەمانی و تەئسیر لە قەزا ئەوان هەموو بەکاربێنێ بۆ ئەوەی ببێتە دەسەڵاتداری حکومڕانی لەلایەکی تریشەوە لەلایەن ڕوحیەکەی و دینیەکەی کاری بۆ ئەوە کردووە کە ئەو بۆ ماوەی لە باوکی و لە خێزانەکەیان بۆی ماوەتەوە بەکاری بێنە تەوزیفی بکە هەتا ئەو ڕۆژەی کە دەبێتە مەرجەعێکی ئەساسی بەڵام ئەو کارانەی کە لە سیاست کردی لەو ڕۆژەوە کە زۆرینەی ڕەهای دەستکەوت لە پەرلەمانی عێراقی بە سەرکەشیەکەوە بەرەو ئەوە چوو کە ئەوە تەرجمە بکە بۆ دەسەڵات بەڵام لە مۆزاییک و بڵین نەخشەی سیاسی عێراقی ئیمڕۆ و پارسەنجی هێزەکان بۆ هیچ هێزێک ناکرێ ئەو کارە ئەنجام بدا ئەگەر حەلیفی نەبێ ئەگەر هاوپەیمانی نەبێ و ئامادەش بوو لەگەر هەندێک شیعە نەک هەموو شیعە هاوپەیمانی ببەستێ و دەستیشی بۆ سنە و کورد درێژ کرد بۆ ئەوەی کە هاوکاری بن لە گەیاندنی بە ئاستێکی نوێ لە دەسەڵات ئەو هەوڵانەی گەیشتن بە بنبەست
بەڵام لەوێ بەولاوە بڕیارەکانی داوێتی هەمووی لە دژی ئەو بەرژەوەندیانە بووە ئەو تموحانە بووە چونکە هەڵەی گەورەی دەکرد بۆ چارەسەری هەڵەیەکی تر کە گەیشتە بن بەس لە پەرلەمان دەکرا لە پەرلەمان بمێنێتەوە و خۆی ئامادە بکە بۆ جەولەیەکی تریان بە نەوعیشتر ئیدارە بکە بەڵام لە جیاتیان هەنگاوێکی نا کە زەرەری بۆ خۆشی بۆ پلانەکانیشی بۆ عێراقیش هەبوو ئەوجا دۆستەکانی و پاڵپشتەکانیشی تووشی خەیبەت ئەمەل کرد جاگەر سەیری بکەی لە تەیاری سەدری لەو دوو مانگەی ڕابردوو جیاوازە یان ئومێدەکانی بۆ دەسەڵات و جێبەجێکردنی تموحەکانی جیاوازە لەو تەیارەی کە لەو 15 ساڵی ڕابردوو هەنگاوی ناوە جا بۆیە تموحی ئەو بەلاوەدانین بربەستەکانی بەردەمیشی بۆ جێبەجێکردنی تموحەکان بەلایەکی ترەوە بەرامبەری وەستاون باشە بەس وەکو ئەوەی کە داوای دەکا ینی ئەوە هەر ستراتیجی ئەوانە کە دەستور هەموار بکەنەوە کە لە تویتەکانی ئاماژەی پێکرده بوو و سیستەمی سیاسی بگۆڕن و لەگەڵ بەرژەوەندی هەرێمی کوردستان دێتەوە خواستەی کە ئەوی هەیە کە بەرەزوت دەیەوێ پێشڕەوێکی بێرە کابەریش بێت ئەمە بۆ هەرێم باشە یان خراپە بێگومان دەبێت بەپێی قەت بڵین بەپێی سەنجی ئەو مەوزوعاشت هەڵسەنجێنین ئەو هەنگاوی یەکەم کاری بۆ ئەوە کرد کە لە ناو شیعەدا ببتە پێشڕەوێکی بێڕکابەر بەڵام هەموو وەختێک زانیوێتی کە پێکهاتەکانی تر بەشێکی مهم لە معادلەوە توانای ئەوەی نییە کە لە جیاتی ئەوانیش قسە بکە و ببتە پێشڕەویان بەڵام ئەجندای هەموو جۆرە تاکڕەوێک یان ئەجندای خودی سەدریەکان وەختێک کە دێتە سەرەوەی جلەوی حکمڕانی لە عێراق بگەرنە دەست ئەوانیش هەتا ئێستا ڕازی نەبوونە لەوەی کە کورد یان هەرێمی کوردستان سربەخۆیەکی زێدەی هەبی سەبارەت بە بڕیاری خۆی لە ڕووی ئابووری و سیاسی و ئەمنیەوە نەیان شاردۆتەوە کەوا لە سیاسەتی دەرەکی هەرێم ڕازی نەبوونە و ڕازیش نین بەوەی کە کورد خۆی بڕیاردەر بێت لەسەر داهات و نەوت و ئەو شتە سیادیانەی کاوان بە بەهی بەغدای دەزانن و ئەگەر هات و دەسەڵاتی ڕەهان هەبوو ئەوانیش ڕازی نینە کورد مەرجی هەبێ مەرجەکانش لە قەوارەی خۆی گەورەتر بێت جا ئەگەر بێت و شەریکێک هەبێ لە بەغدا بە واستەی کورد ببتە ئەو خاوەن دەسەڵاتە ڕەهایە و کوردیش بتوانێ مەرجی خۆی لە سەرپەرستکە ئەوە کێشەی نییە چونکە ئەو ڕەنگە بێتە سەرباری ئەوەی هەندێک مافی کورد جێبەجێ بکە کە ئیتاریەکان نیان کردووە ڕەنگە هەندێک پارێزگاری بۆ کورد دابین بکە کە ئیتاریەکان بە پێچەوانەوە هەڕەشیان لەسەر چارەنووسی کورد هەبووە جا لە ڕەفتاری حەشدەکان بی لە ناوچە جێناکۆکان یان لەو درۆن و هێرشانە بێ کە لە ئاسمانەوە دەکرێن یان لەو تەنگ هەڵچنینەی لە ڕووی سیاسیەوە بە کوردی دەکەن جا بۆیە لێرە هەندێک بوار هەیە کە سەدریەکانیش ڕێکن لەگەر باقی عێراقیەکان کە دەبێ قەوارەی هەرێم لە حەجمی خۆی دەسەڵاتدارتر نەبێ بەڵام لە هەمان کاتیشدا تەعاتوفێکیان هەیە لەوەی کەوە ئەوانەی سەر بە ئیتارن یان لە ئێران نزیکن تەنجیان بە هەرێم هەڵچنیوە و ئەرچیان لە هەرێم قورس کردووە جا تۆ دەبێ لە پەنای ئەوانەوە بزانی ئایا ئەگەر بێت و سەدریەکان لە ناو ماڵی شیعەدا باڵا دەست بوون ئایا دوای ئەوە دێنە سەرەوەی کە لە ناو ماڵی کورد و سوننەشدا باڵا دەست بن یان بە زەڕوری دەزانن کە شەریکێک بن هەموو ڕۆژ پێویستیان بە کووردە بۆ ئەوەی کە ئەو پێگە و دەسەڵاتی لە بەغدا دەستیان دەکەوێت مسۆگەری بکەنەوە بێگومان بە دڵنیاییەوە عێراقی نوێ و شێوازی پەیوەندی پێک هاتەکان ڕێگەی لەوە گرتووە دیکتاتۆرێکی نوێ بێ مەرجەکانی خۆی بەسەر هەرێمدا با ئەوەندە زاڵ بکە هەرێم ڕێگە چارەی نەبێ بەڵام ئێمە باسی عێراقێک ناکەین کە یاسا تێیدا سەروەرە و عێراقێکی ژم ڕۆگەیشتۆتە ئاستێک لە فەوزا کە ناتوانانی پێشببینی بکەی لەوەی کە کام دەسەڵاتدار سوودی دەبێ و لە بەرژەوەندی هەرێمدا دەبێ و کامیان نابێ باشە یعنی ئێستا بۆ دوولا کە پرۆژەی جیاوازیان هەیە بۆ عێراق هیچیان تێڕوانێکی باشیان نییە بۆ کورد بۆ هەرێمی کوردستان چوارچێوێ مانگی بێت
کێسە دابەژوونچەوەی کە سەدرەکان باست کرد. جارێ ئەمە پێویستە لە ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین. بەڵێ پێویستە هەرێمی کوردستان هیچ ڕۆژێک چاوی لەوە نەبێ یەکێک دۆزێتەوە لە بەغدا بزانی کوردی خۆش دەوێ یان نا ئەوجا داعمی بکە. ئەوە لە سیاست نایخوا. ئێمە ئەگەر محتاجی ئەو شتە بین معناوێک ئەرچی خۆمان لە ماڵەوە نەکردووە. وەختێک کە کورد بە یەک دەنگی و بە یەک ڕەنجی و بە قووەتەوە دەستە بەغدا شەریکە شەراکەتەکەش ئەرک و واجباتی هەردوو لایەنەی تێدایە. پێویستە دیوی عراقی بە شیعە و بە سوننەوە هیچ ڕۆژێک نەتوانن مافی کورد پێشێل بکەن و بە جددی وەرنەگرن و نەیکەن بە بەشێک لە دەسەڵاتی عراقی. هیچ ڕۆژێک بەفروز نییە کورد پێویستی بەو عەتفە بێ. عەتفەکە مهمە بەڵام تەنهاشت نەبێ کە ئەعتیمادی لەسەر بکە، بەڵکو دەبێوان حساب بۆ قووەت و دەنگ و دەسەڵات و کاریگەریەکەی هەرێم بکەن. ئێمە بە شێوەی کە بە پەرتەوازەیی لە بەغداین ڕاستە لە یاریەکەدا یاریکەری بچووک دەرچوین، ئەمەش بەشێکی خەتای خۆمانە، بەڵام پرسیارەکەمان نابێ ئەوە بێ چێ عەتفی زیادە و یان دۆستێکی باشە و یان قەناعەتی بە قەزەی کوردی هەیە. دەبێ بشزانی هیچ هێزێکی سیاسی لە عێراقدا نییە ئیمڕۆ بە سەرسەختی دژی کوردبی لە بەرەوەی کوردین. هەتا ئێستا لە ناو شیعەکان نەمان بینیوە کەسێک بە حەقیقەت دژ بە قەومیەتی کوردی بێ، بەڵام دژ بە کیانی هەرێمن بەڵێ زۆریان حەز دەکەن دەسەڵاتی هەرێم بچووکەنەوە بەڵێ، و ئەو خەونانەی کورد هەیەی بۆ یەکگرتنەوەی هەموو ناوچە جێناکۆکان لەگەر هەرێم و دواتر گەیشتن بەو ئاستەی سەرفرازی کە ئەوان وای دابنێن لەسەر حسابی عێراقە بەڵێ ئەوەش کۆیان دەکاتەوە. جا ئێمە بەڕاستی پێویستیمە بەوەیە لە بەغدا بچین بدیترین بە شەریکێکی بە قووەت و ڕۆڵێکی کاریگەر لە بەغدا ببینین کەوان حسابی جددی بۆ هێزی کوردی بکەن. کۆمەلگای نێودەوڵەتیش کورد ببینێ بەو هێزەوە لە بەغدا بێ خۆی تەنگ بڵین خۆی ئومێدی پێ هەڵواسێ بەوەی کە لە ڕێی کوردەوە کۆمەلگای نێودەوڵەتیش دەستکەوتی هەبێ. کۆمەلگای نێودەوڵەتی حەز دەکا کورد بە قووەت بێ لە بەغدا وەکو شەریکێکی بە قووەت، چونکە لە ڕووی استراتیژیەوە نزیکترین لایەنە و خاوەنی ڕوئیایە کە هاوبەش و مشتەرەکە لەگەر دەرەوە. جا ئێمە بەڕاستی پێویستمان بەوەیە چاومان لە شەریکایەتی بێ نەک لەوەی چێ عەتفی هەیە، چونکە عەتفەکە بۆ خۆی دێ وەختە ئیتفاق هەیە. وەختێکە لە ئیتفاقیشدا بە پێی مافەکانت و مافە دەستوریەکانت دەی ڕێکەوتن دەکەی. باشە، بەس چی وای کردووە کە ئێستا لایەنە کوردیەکان ببن بە یاریکەرێکی بچووک؟ چی وای کردووە؟ ببوورە پرسیارەکە دووبارە کردەوە. چی وای کردووە کە ئێستا بەڵێ ئێستا چی وای کردووە کە لایەنە کوردیەکان ببن بە یاریکەری بچووک لە بەغدا؟ خۆی لە بەرچاوی ئێوە و بینەران و خەڵکیش وازەحە کە ئێمە وەختێک تووشی تەنگژە و ئەزمەی ناوەچی دەبین دوژمنی دەرەچیمان پێویست نابێ. لەو وەختەی کە تووشی قەیران دەبین لێک دەترازین، ئێمە لەو حاڵەتەدا سەیری ڕسمە گەورەکە ناکەین. بەغدا شوێنێکی زۆر مهمە و دەرفەتی یەکجار گەورە لەگەر خۆی دێنی و ئەگەر تۆش یاریکەرێکی باش نەبی لەوێ هەڕەشەی گەورەشت بەسەردادێنی. وەختێکە تووشی نەهامەتی چەندین نەهامەتی بووین لە 5-6 ساڵی ڕابردوودا، هەڵبژاردننی دوایی ئاخر هەڵبژاردن دەرفەتێک بوو بۆ ئەوەی کە ژمارەی کورسیەکانی کورد لە ناو پەرلەمانی عێراقی زیاد بکەنەوە، تەبایی و یەکریزیەک دروست ببی، ئەو جارە لە بەغدا جەبهەکە ببین لە بەغدا خەبات بۆ گشتگێڕانەوەی مافەکان بکرێت. بەڵام بەو شێوەی کە لایەنی براوەکانی ناو هەرێم سیاسەتیان کرد لە بەغدا، بەو شێوەی کە ویستیان بەغدا بەکاربێنن بۆ یەکلاکردنەوەی ململانەی ناوەچی ناو هەرێم، ئەوە کارێکی وای کرد نەک تەنیا دەستکەوتی نوێمان دەست نەکەوی و گەڕەنتیمان نەبێ و مەرجمان نەبێ و ڕێکەوتنمان نەبێ لەگەر عێراقیەکان بەوەی کە لە چەندین لاوە قەرەبووی 6-7 ساڵی ڕابردوومان بۆ بکەنەوە، بەڵکو تووشی کەنارگیری زیاتریش بووین
بەوەی کە لە بواری نەوت و گازدا زەرەری گەورەما کردووە لە بواری تری ئەمنیەوە لە هێرشە ئاسمانیەکانەوە بگرە لە ناوچە جێناکۆک و شوێنە گرژیەکانیشەوە. جا لێرەدا وازحە کە ماڵی شیعە بۆ خۆی کەلت بوون بە دوو جەبهەی نەیاری سەرسەخت کە تا ئێمڕۆژ نەیانتوانی ماڵی خۆیان یەکلا بکەنەوە ڕێگە چارە بدۆزنەوە. ئێمە بووین بە بەشێک لەو یاریە. ئێمەش بە مجەزەئی بڵین بە لێکجیاوازی و لێکترازاوی چوینە ناو یارەکەیان لەوێش بووین بە لایەنگیری لایەک یان ئەویتر. ئەوەش معنای وای کرد کە ئەو شەست و ئەوەندە ئەندام پەرلەمانەی کە کورد بۆ یەکەم جار دەستی کەوتووە لە دوای چەندین ساڵ نەکرا بکرێت تەرجمە بکرێت بۆ هێزێک بە گوڕێک بە قووەتێکەوە مافی کوردی لەوێ پێ مسۆگەر بکرێ یان ڕۆلی کورد وەکو مەلیک دروستکەر وەکو ناوبژیکەر وەکو بگرە براگەورە لە بەغدا ئەو ڕۆڵە بجێرە. جا شاراوە نییە کە لەو دەمانگەی ڕابردوودا ئێمە نەمانتوانی ئەو دەستکەوتە سەرکەوتنە گەورانەی کە لایەنە کوردیەکان لە هەڵبژاردن دەستیان کەوت تەرجمەی بکەین بۆ دەستکەوتی گەورە لە بەغدا. جا ئێستاش تەبعەن نەچوە بچی چونکە بەغدا هێشتا کێشەی هەیە و حکومەت دروست نەبووە و مفاوەزات ئێستا وەک برەی لە خانەی یەکەمە لە سفرەوە دەستیان پێکردوتەوە. پەرلەمان بە تەشکیلەیەکی نوێیە و بە دینامێتێکی نوێیە دەکرێت ئێستاش ئەو یاریە وەکو حسابکەی لە خانەی یەکەم داین ئەگەر کورد بە یەک دەنجی و یەک ڕەنجی بستە بەغدا بە تیمێک و بە دەستە جەمعی پلانێکیان هەبێ بۆ ئەوەی کە لە بەغدا کاریگەر بن و خۆیان داڕێژەری سیاسەتی عراق بن بۆ ئایندا دەکرێت قەرەبووی ئەو ڕابردوش بکرێتەوە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاکتۆر سەبارەت بەو ناکۆکی کە لە ناو ماڵی شیعە دروست بووە ئەمە بۆ هەرێمی کوردستان باشیان خراپ ئایا لایەنە کوردیەکان کار لەسەرەوە بکەن کە ئەو ناکۆکیانە گەورەتر ببن یاخود بە پێچاوانەوە هەوڵی چارەسەریان بۆ بدەن و نەبن بە بەشێک کۆی کە پێشتر ڕوویدا؟ قوربان سەردەمێک ساڵانێک
زۆر لە سیاسەتمەدار و بیرمەندانی کوردیوان دەزانی ئەگەر ئەو عێراقە هەڵوەشێتەوە یان ئەو عێراقا بەرەو هەردێرێک بڕوا و شەڕی ناوەچ تێدابی یان تەواو سەراوبن ببی ئەمە دەرفەت بۆ دیوی کوردی دێنی بەوەی کە بێتە دەوڵەت. بەڵام هەمیشە بۆچوونی خەڵکێکی ترەوە بووە بەخۆشمەوە کە وەختێک ئەگەر لە هەرێمی کوردستان هەرێمێکی تۆکمە بێ حکومڕانیەکی تۆکمەی هەبێ هاوڵاتی و دەسەڵات کۆک بن پردی متمانیان بەهێز بێ و لە هەموو لایەکیشەوە پرۆسەی نیشتمان سازی سەرکەوتوو بێ و وڵاتەکە بە یەکگرتووی مامەڵە بکە لە هەناودا بە قووەت بی بەڵێ دەتوانی بەرگەی هەڕەشە بگری و دەرفەت قۆزێتەوە. بەڵام ئەگەر عێراق بەرەو ئینهیار بچی ئێمە کوردین و خۆمان دەناسین ڕەنگە ئێمەش سەر بەرەو لێش بە دوو هەمان ڕەوت بکەوین و تێی بکەوین. لەو ڕۆژەی کە عێراق بەرەو خلیسکانێک چووە ساڵ لە دوو ساڵ لەرزۆکتر دەبێ هەشاشەتی دەوڵەت زیادی کردووە هەتا حەدی ئەوەی نزیک بۆتەوە لە فەشەل ئەو ڕۆژەیە کە خەڵک تەسەوریە کرد کە ڕەنگە دیوی کوردی تێدا خۆی بە سودمەند ببینێ بەڵام سیرکە دیوی کوردی دینامێتێکی خۆی ناوەخۆی دروست کردووە لەو وەختەی کە لە عێراق بەرەو نزیکە فەشەل دەچێ هەرێمی کوردستان لەو پەڕی لاوازیەکەیەتی هەرێمی کوردستان توانای نەبووە کەمترین دەرفەتی ناو بەغدا قۆزێتەوە. معنای چییە؟ معنای ئەو نەزەریەیە ڕاست نەبوو لەوەی کورد ئەو توانایە هەبێ کە ئەگەر عێراق بەرەو ئەو لایە هەردێرە چوو بۆ خۆی تێدا سەلامەت و سوودمەند دەبێ. نەخێر ئەوە ئێمەش تووشی هەمان داوی جێژاوک بووینە و ڕەوتی هەردێرەکە ڕەنگە هەرێمیش لەگەر خۆی نقۆم بکە ئەگەر ئێمە ئاگدار نەبین وریان نەبین هۆشیار نەبین. جا ئەگەر بەو شێوەی ئێمە مامەڵەمان لەگەر قەیرانی دەوروبەر کردبێ بەو شێوە مامەڵەمان کردبێ لەگەر ئەو ململانەی ناو ماڵی شیعە کە ویستومانە بەکاری بێنین بۆی ملمانەی دەسەڵات لە ناو هەرێم یەکلا بکەینەوە ئەوە بێگومان ئێمە ئەوە بە دەرفەت نابینین بەعکسەوە بە هەڕەشەی دەبینین. تێکچوونی عێراق ئینهیاری عێراق لە وەختێکدا کە هەرێم لە لاوازی بێ ئەمە هەڕەشەیە دەرفەت نییە. و لە دوای ڕووداوەکانی ئەو 6 ساڵی ڕابردوو بەڵگەکان سلماندیان کە ڕووی کوردستان ئەگەر بەرەو تورکیا بێ ئەگەر بەرەو تەهران بێ ئەگەر بەرەو دیمەشق بێ هەر زەرەرمەند بووینە سەرچاوەی هێز هەر لەو بەغدایە بووە کە کورد بۆ خۆی چووە ببێتە شریک دەستورەکە خۆی نووسیوێتیەوە لە پەرلەمان حزوری هەیە و پێویستی بە سەرچاوی داهاتەکەی بەغدا هەیە و بەغداش دەتوانێت لە خۆی بگرێ هەتا ئێستا شتێکی وا نەدیترا کە بەغدا لە مەفهومەوە لە پرینسیپەوە شتانە ڕەفزکە. و ئەگەر کوردستانیش بەبێ قسەی سەرکردەکانی ئمڕۆی هەرێم بۆ خۆیان گوتویانە کە بەغدا لەمە دو عمقی ئێمەیە کەواتە دەبێ عێراق بەو شێوە بدیترێ کە دەرفەتە شانۆیەکی گەورەیە کورد دەتوانی زۆر دەستکەوتی هەبێ و کورد بیکا بە مڵکی خۆی بە عمقی خۆی لە جیاتی ئەوەی ئەویشی لە دەست بچێ وەکو بڵین دەواازەیەک بۆ سەرفرازی یان دەواازەیەک بۆ خۆشگوزەرانی و بۆ سەرکەوتن. جا بۆیە ئێمە با ئەوەندە وەبەرهێنانمان لە ناو هەرێمدا نەکردووە کە جیاوازیەکانمان کەم بکەینەوە یەکگرتنمان زیاد بکەین. ئەگەر تەماشا بکەی کوردستانی گەورە 4 بەشە بەڵام بەشەکەی عێراق خۆشی بۆتە 4 دیوێک ئەو دوو دیوەی دەیبینین کە دوو ئیدارەکەی ڕابردوو ئێستا دوو زەونیان دروست کردووە بەشێکیش لەژێر دەسەڵاتی پەکەکەیە و هەندێک لەوانە تورکیادا گیری کردووە بەشێکی تریشی ناوچە جێنابکانە کەەوە دابڕێنراون کە لەژێر ئیدارەی بەغدادانە. ئەمە 4 بەشە دەبێ یەک بگرنەوە دەبێ شێوازێک لە هەنگاوی مەزن لە پرۆسەی نیشتمانسازی و دەوڵەتسازی بنرێت بۆ ئەوەی هەرێم لە هەناودا باوەندە تۆکمە بێ ئەو جا گرنگ نەبێ بەلایەوە کە ئایا لە وڵاتەکانی دەوروپشتدا چی دەگوزەرە یان بەغدا بەرەو هەردێرە یان بەرەو سەرکەوتنە. ئەو وەختە ئێمە دەتوانین بڕیار دەربین لەسەر چارە نووسمان. باشە بەس دکتۆر بەڕێز دەڵێ جەبەکە بینە بەغدا گرینگە
ئەگەر قوڵای استراتی بێ دەتوانرێت ئەگەر لە بەغدا کورد لایەنە کوردیەکان بێزم دەتوانن چی بکەن بۆ نمونە بۆچی بەغدا بۆ هەرێمی کوردستان گرنگترە لە پایتەختەکانی تر؟ ئێمە بەڵگەنەویستە کە ڕووداوەکانی ڕابردوو و سنوورەکانی ئێستا و بیرکردنەوە ڕوئیای زلهێزەکان و هێزە ئیقلیمیەکان هەمووی بەو ئاراستن کە جارێ ئەو عێراقا بتەوێنێتەوێت تۆ پێی بەسترایەوە و شێوازی بڵین دینامێتی هێز و یاری هێزەکان بۆ شێوازی پەیوەندی تەنانەت هێزە کوردیەکانیش بە هێزە ئیقلیمی و عالەمیەکان هەمووی وات پێ دەڵێ کە جارێ پێویستیمان بەوەیە کە کوردستان هێزێک لە بەغدا وەربگرێ بەغدا ببینێ وەکو پاڵپشتێک وەکو هێزێک وەکو سەرچاوەیەک بۆ داهات و بۆ بەرگریکردنیش کە سەیری هەڕەشەی تورکی دەکەی لە سنوور دێنەوە دیەوە تۆ ئەگەر عێراقێک شریکی تۆ بواە و بەهێز بوا دەیتوانی ڕێلەوە بگرێت وەختە ئێران بە درۆن دێ لە ئاسمانەوە هەولێر بۆمباباران دەکا ئەگەر عێراق سەرفراز بواە و ملکی تۆ بواە و وڵاتێکی بەقوت باە ڕێگەی دەگرت چەندین ئامرازی ڕێگەگرتنی لە بەردەستدا بوو جا ئێمە ئەگەر بمانەوێ نەمانەوێ بە پێی دەستور و بە پێی حکمی سیاسەتی ئەمڕۆ کە بەستراینەوە بە عێراق پێویستە ئێمەش استراتیژمان ئەوە بێ کە ئەو دەرفەتەی لە بەردەستدایە بە هەموو کۆم و کوڕیەکانیەوە بیقۆزینەوە بۆ بەرەو پێشەوەبرنی دۆزی کوردی جا بۆیە کە عێراق دەڵێن قوڵایی استراتیژیە نەک بەوەی کە ئەگەر بەغدا هەرچی بکە تۆ بە شریک دای بنێ و وەکو بڵێ مارەکردنێکی کاتۆلیکیە و هەتا ئەستایە توانای سەرفرازکردنی هەرێمن نەبێت نەخێر ئەمە داپلۆسەری وەکو ڕژێمی سەدام و خەڵکی تریش نەیانتوانی ئەو جۆرە چارەنووسە بە کوردستانە بچێنن عێراقی ئیمڕۆ عێراقێکی هەمەڕەنگ و هەمە پێکاتەیە عێراقێکی لاوازە عێراقێک کە دەستورێکی دیموکراسی لە خۆی گرتووە کەسێک نی ئیمڕۆ لە بەغداش بەبێی کورد بتوانی پارسەنجی هێز وایەک لا بکاتەوە حکومڕانیەکی جوان بکە کە کوردی لەگەڵ نەبێ ئەوانە هەمووی دەرفەتن ئەوانە هەمووی هێزن هەمووی قووەتن کە لە هەمان کاتیشدا ئەو عمقەت پێدەبەخشن کە تۆ بتوانی لە بەغدا یاری بکەی بۆ خزمەتی هەرێم و ئەوانش بەکاربیینی بۆ بەرگریکردن لە هەرێم ئەوانەمان نەکردووە بە چاچی بەڵام دەکرێت بیانکەین باڵێ باشە دکتۆر سەبارەت بە ئێستا بڵین وابڕیارە شەمەی داهات و خۆپیشاندانی میلیۆنی سەدرەکان بەڕێوە بچێت پێ دوایە دوایەوەی کە لە پەرلەمان کشایەوە کە ئێستا بە خۆپیشاندان دەتوانێت چی بکات ئامانجەکەی بەدی دێت کە ئێستا ئەنجومەنی دادوەریش هەرڕەتی کردەوە لە وەوتی لە سەڵاتی ئەواندانی پەرلەمان هەڵبوەشێنەوە و داواشن لە دادگای فیدراڵی کرد بە خۆپیشاندانی میلیۆنەکە سەر دەتوانێت داواکاریەکەی جێبەجێ بکات؟ ڕەوتی سەدر کە تەنها شارع بەکاردێنێ و هەڕەشەی جەماوەری و بگرە ڕەنگە تونند و تیژی بەکاردێنێ هەڕەشە لە دامەزراوەکان دەکات بەوە هیچی بۆ ناسە سەر ئەو سیستەمەی لە عێراق هەیە لەگەر ئەو هێزانەی کە بەشدارن لەو سیستەمە بە هێزە ئیقلیمیەکان و عالەمیەکانەوە ڕێگرن لەوەی کە هیچ هێزێک بتوانێ بە زەبری جادە یان چەک یان هەژبوونی لەو شێوەیە کە ئامانجەکانی بەدی بگات بەڵام ئایا ئامانجی سەدریەکان چییە؟ پێشتر دەیانگوت ڕەفزی نظامە گۆڕینی دەستور و حەلی پەرلەمان و ئەوشتانەیە ئێستا دەڵێن حەلی پەرلەمان و هەڵبژارنەوەی نوێ بەڵام بە مەرجی ئێمە بە قانونی کۆن و بە کۆمیسیۆنی کۆن معنای مەرجەکانیان مستەحیلە مەرجەکانیان نایاساییە و مەرجەکانیان نامەنتەقیە کەواتە بۆیان ناچێتە سەرەوە چونکە بەرامبەرەکەیان ئێستا شەرعیەتی هەیە و پاڵپشتێتی ئەو خەڵکەشی هەیە کە دەزانن ڕەوتی سەدر لە هەڵەدان بۆیە چاوەڕوان مەکە سەدریەکان ئەو شتیان بۆ بستە سەر کەوا بە سووک و ئاسانی پەرلەمان حەل بەبێ و هەڵبژارنیش تر برێ و بە قانونی کۆن ڕۆژێک دێ بەبێ ئەوەی ڕەچاوی بەبێ ڕەچاوکردنی ئەوەی ئایا عنف بدەکە ینی تونند و تیژی پەیدا دەبێ یان نا
تەسعید دەکەن یان دامەزراوەیتر داگیر دەکەن یان ئەوانە هەموو بەلاوە دابنێ هیچ ڕۆژێک نایە ئەو مەرجە تەعجیزیانەی کە ئێستا سەدرەکان خستیانەتە سەرمێز بەدی بێنرن. دەبێ ڕۆژێک بێ سەدرەکان هەنگاوێک بێنە پێش لە ناوەڕاستی خەتدا سازش بکەن ڕازی ببن بەوەی تەنها ڕێگەی بەرەو پێشەوە چوون ئەوەیە کە هەموو لایەنەکانی وەتەنی ڕازی بن لەسەر حەلێک. ئێستا سەدرەکان نەیانتوانیوە تەنانەت قەناعەت بە هاوپەیمانە کوردی و سوننەکانیشان بێنن کە ئەو ڕەوتەی گرتویانە ڕاستە. بگرە ئەو پێشێلیە یاسا و دەستور کە کردویانە بوویتە مای ئیحراجی بۆ خەڵکی تریش، چونکە هیچ بەرچاوڕوونیەک بۆ چارەسەر نادەن بەدەستەوە. بۆیە چاوەڕوان مەکە سەدرەکان سەر بکەون لە بەدیئینانی خەونەکانی ئەوەی کە ببنە بڕیاردەری ڕەها بۆ ئایندەی عێراق و چاوەڕوانیش مەکە ئەو دەستکەوتەشیان دەستکەوی کە بە پێی داڕشتە و ویستی ئەوان پەرلەمان هەڵوشێتەوە و حکوومەتیش دروست نەبێ. باشە ئەوەی بەرامبەر ئێستا سەبری هەیە و عێراقیش دەتوانێت تەحمولی هەندێک لەو گرژیانە بکە، بەڵام ئەوەش سنووری هەیە. باشە دکتۆر، ئەگەر خۆت بڕیابرەزبای لە مەلەفی هەرێم لەگەڵ بەغداد چی دەکرێت ئێستا لایەنە کوردیەکان وەکو لایەنە کوردیەکان بەڕوونی پشگیری داواکارەکەی سەدر دەکرد بەوەی کە هەڵبژاردن پەرلەمان هەڵبوەشێتەوە و بە یاسا کۆنەکە یاخود ئەوەی کە حکوومەتێکی نوێ پێک بێنرێت اینجا انتخاباتێک بکرێت یاساکە هەموار بکرێتەوە بۆ کورد جیاوازی هەیە؟ خۆی کێشە ئەوەیە دوولانی ململانەکەری ناو شیعە ئاستی سراعەکەیان و شەڕەکانیان گەیاندە و ئاستەی کە وەکو مەحرەقەیەکی لێ هاتووە هەرچی کەس بستە ناوی ڕەنگە پێی بسووتێ. وەختێک کە سەدرەکان پەرلەمانتارەکانی خۆیان دەستیان لە کار کێشاوە یاریەکەیان قڕس کرد لە هاوپەیمانەکانیشان. دیوی کوردی کە دابەش بووە بەسەر سێ بەش، بەشێکیان ئەوەیە کە نایەتە ناو یاریەکان و حکوومەت کە دەکانەوەی نوێ و ئیسلامیەکان بەڵین یەکگرت و دووەکەی تر ئەوانە خۆیان یەکلا کردبەوە لە بینی سەدرەکان و ئیتاریەکان. بەڵام ئیمڕۆ سەدرەکان یاریەکان وا معقەت کرد کە پارتیش نەتوانێ بە دوو ئەو ڕێچکەیە بکەوێ و چارەنووسی خۆی ڕەبت بکات، چونکە پارتیش بەرژەوەندی هەیە و پێشتریش لەبەر بەرژەوەندەکانی بووە کە بۆتە هاوپەیمان لەگەڵ سەدرەکان. سوننەکانیش بە هەمان شێوە هیچ اتفاقێکی استراتیژیان لەگەڵ سەدرەکان نەبوو لە غەیری ئەوەی کە بەرژەوەندی خۆیان پارێزن. بەڵام کە سەیریان کرد سەدرەکان بەرەو بنبەستێک دەڕۆن و بەرەو هەردێرێک ئەوان ئامادەنین بە دویان بکەون. جا بۆیە دەمێنێتە سەرەوەی ئیتاریەکان حکوومەت هەر تشکیل بکەن یان نا. لێرەدا کێشەی کوردیژەوەی ئیتاریەکانیشە تا ئێستا بەڵێنێکی وایان جێبەجێ نەکرد، بەرچاوڕوونیان نەدا و بەرنامە و سیاسەتێکیان لە خۆ نەگرتووە کە دڵنیاکەرەوە بی بۆ هیچ لایەنێکی کوردی. تەنانەت یەکێتی نیشتمانی وەختێک کە بوو بە شەریکیان یارمەتیدان بۆ ئەوەی کە یەکی پەکخەر دروستکەن، یەکێتی یارمەتیدان بۆەوەی کە ڕێبگرن لە تەحالوفە سولاسیەکەی کە ویستیان حکوومەتی زۆری نەدروستکەن. لەگەڵ ئەوەشدا ئیتاریەکان بە سووک و ئاسانی بەڵێنیان بەدی و یەکێتیش نەداوە کە ئایا چۆن دەبنە شریک لە حکوومەتی داهاتوو. ئەوە چجا ئەوەی کە نەیانتوانیوە پارتی ڕابچێشن بۆ خۆیان دڵنیای بکەنەوە کەەوە ئەوان وەکو نەیارێک سەیریان ناکەن، بە هەمان شێوە لەگەڵ سوننەکانیش. جا بۆیە باشترین شتی ئێستا کە لایەنی کوردی کردوێتی کە شتێکی باشیان کردووە ئەوەیە دوورە پەرێز بوونە، چاودێر بوونە، بەڵام هەندێک پەیامی شەرمنانەش ناوبەناو دەردەکەن بەوەی لەلایەکەوە تەبەن پێیان خۆش نییە ئەوەی کە سەدر کردوێتی، بەڵام لە عینی وەختیشدا زۆر جار دەڵێن هەڵبژانی داهاتوو بەڵێ کێشەمان نییە لەگەڵی. بەس ئەوە معنای چارەسەر ناگەینێ و دیوی کوردیش باش دەکا کە بە مەسافەیەکی یەکسان ئێستا وەستاوە ئەجینا خۆی دەکاتە تەرەف لە یاریەکدا کە کۆتاییەکەی دیار نییە. باشە دکتۆرۆکو دوا پرسیار کەمتر لە خولەکێکمان ماوە بڵین ئێستا کارکردنی سەدر لەگەڵ کارکرد استراتیجی ئەمریکەکان لە عێراق دێتەوە، ئایا ئەمریکەکان خۆیان پشگیریە و کارانەی سەدرن ئەو کارانەی کە دەیکات؟ بە کورتی بە سوپاس دەکەم.
ئەمریکیەکان نامرتاحن لەوەی کە سەدر دەیکا ئومێدیان زۆر پێی بوو کە پێشتر بتوانێت عێراق بەقوت بکا و لە ڕێگەی هاوپەیمانێکەوە عێراق بک بە وڵاتی کە بتوانێت سربەخۆتر بێ و سەرفرازتر بێ بەڵام کە سەدر ئەو 73 کورسیەی دەست لە هەرگرت و ئەو ڕەوتەی گرتوویەتی و کە شەرعیەتی پەرلەمان و قودسیەتی پەرلەمانی نەپاراست و ئەو شوێنەی داگیر کردووە ئێستاش ڕوئیای نییە کە ئەو دینامێتە بەرەو چێ دەبا ئەمریکیەکان زۆر نامرتاحن حەز دەکەن حکوومەتێک دروست بێ کە بتوانێت مامەڵەیان لەگەر بکەوە وەکو عێراقێک تەسەڕف بکە بۆیە ناتوانانی بڵێ هەمان ئەو ئەمریکایە کە پێشی 6 مانگ لە هەناودا پێخۆش بوو سەدرەکان سەر بکەون ئێستا ئەوانیش گۆڕاون و سەریان لە شێواوە و حەز ناکەن بۆی عێراق بەرەو جێژاوکێک بچێ بەرەو تەپین بڕوە یان بەرەو حالەتێک بڕوە ئێران زیاتریش هەشبوونی لەسەری زیاد ببێ. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بەڕێز دکتۆر دلاوەر عەلاءالدین مادومان کردی سوپاسیان بەتەبوون دەکەین سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.